دوام هەیە بەهۆی ئەم قەیرانەدارەوە کە تووشی هەرێمی کوردستان و بووە بە کشتی. دیارە ئێمە لە سەرەتای ڕووداوەکانەوە خۆپیشاندان کراوە، پشتیوانی و پشتگیری خۆمان دەربڕیوە بۆ خۆپیشاندەران و داواکانیان بە داوایەکی ڕەوانمان زانیوە و داواشمان لێوان کردووە پشتیوانیکردن ئێمە بۆ خۆپیشاندەران بەو شێوازەیە کە لە چوارچێوەی یاسایی خۆیان بێت و بە شێوازێک بێت مەدەنیانە هێمنانە، هیچ زیانێک بە مڵکی گشتی بە دام و دەستگاکانی حکوومەت نەگەێنێت و هەروەها خۆپیشاندەران هیچ زیانێک یا هیچ کوونەسەر هیچ بارەگای لایەنێکی سیاسی لە سنووری کەلارە نەکرێت. بەڵام بەداخەوە لە سەرەتای دروستبوونی ئەم قەیرانە ئەو ڕۆژە لە سەعات 8:30 کۆمەڵێک خەڵک، کۆمەڵێک گەنج لە بەردەمی بارەگای لقی پارتی کۆبوونەوە. لژنە ئەمنەکانی ئێمە، هێزە ئەمنیەکانی سنووری ئیدارەی گەرمام لەم سنوورە پشتێنێکی ئەمنی باشمان دروست کرد، دواتر سەردانی لێپرسراوی لقی پارتیمان کرد و داوامان لێ کرد کە هەوڵەکانی لژنە ئەمنیەکان بۆ کۆنترۆلکردنی ئەم وەزعە و هەروەها بۆ ئەوەی ئێوەش لای خۆتانەوە زەبتی نەفسی خۆتان بکەن. وعدی ئەوەی پێدان خۆشبەختانە هیچ کێشەیەک دروست نەبوو تا سەعات 3 ئێوارە. دوا بە دوای 3 خۆپیشاندەران بوونە دوو بەشەوە بە ئاراستەی ناوچەی پارتیا ڕۆیشتن. لە سەعات 3 ئێمە و لژنە ئەمنیەکانی شار، پۆلیس، ئاسایش، هەموو هێزە ئەمنیەکانی سنووری ئیدارەی گەرمان بەشی هەرە زۆرمان لێ بوون و ئامادەمان هەبوو بۆ چاودێریکردنی هەم لێق هەم دوو ناوچەی پارتی لێرە. ئەوە بەردەوام بوو تا سەعات 6 ئێوارە. بەداخەوە دیارە ڕەد و ڕەتکاری هەبوو، خۆپیشاندەران قسەیان ئەکرد، بەردە ئاهاوێژرا مقابل بەوە لە کۆتایی ئەوەی کە کێشەکانە تەقە دروست بوو. لە ئەنجامی ئەو تەقەکردنا بەداخەوە دوو گەنج شەهید بوو، چەند کەسێکیش بریندار بوو. داوا لە خەڵکی کەلار و دەورە برەکەین خەوڵ بدەین بە هەموومانەوە هاوکاری لژنەی ئەمنی، هێزە ئەمنیەکانی شار بن بۆ ئەوەی بتوانین ئەوەی ڕووداوە زیانی زیاتر و زەرری زیاتر بە کەس نەگەێنین. داوا لە سەرجەم لایەنە سیاسەکانی شەکەین، هاوکارمان بن و ئەم شەوی ڕابردووش هەندێک خەڵکی نامەسئول چوونە سەر بارەگای یەکگرتوو، بەڵام خۆشبەختانە بەرپرسی مەڵبەندەکەیان پاسەوانەکانی دوور خستەوە، هاتە ناو خۆپیشاندەرانەوە قسەیشی کرد، هیچ کێشەیەکمان بۆ دروست نەبوو و هەروەها چوونە سەر مەقڕی حیزبی شووعی بۆ داگرتنی ئاڵاکەیان بە هێمنانەوە بە قسەی نەرم. کێشەکە لەوێ چارەسەر بوو و هەروەها بۆ مەقڕی گۆڕانیش بە هەمان شێوە بە هێمنانە ئاڵاکەیان داگرد و کێشەکان چارەسەر بوو. بەڵام بەداخەوە ئەو تەسەڕوفەی کە لە ناوچە کرا مەسئولانە نەبوو، وەک ئەوەی کە کاک ئەکرەم لە لق کردی. ئەگەر وەک ئەوەی لق وایە دڵنیا بووم هیچ کێشەیەک دروست نەبوو. بەخێر بێن سەرچاو.